باسی ئەو قەرزانە دەکەین کە قەرزی حکوومەتە لای کۆمپانیەکان بازرگانەکان و بەرهێنەکان کە لە ساڵی 2012ەوە بە ناوی قەرزی بازرگانی درراوە بە پێی یاسا دەبووە لە ماوەی ساڵێکدا ئەو قەرزانە بگەڕێنرێنەوە بەڵام 10 ساڵە نەتوانراوە قەرزانە وەربگیرێنەوە دیارە ئەو قەرزانە لای کۆمپانیەکانی پارتی یەکێتی و کۆمپانیای نەوەی نوێ وانندێک بڵێن سەر و عاشرەت شتێک کە قەرزیان وەرگتۆ بەڵام تاکو ئێستا نەتوانراوە ئەو قەرزانە بگەڕێنرێنەوە دیارە کۆی گشتی قەرزەکە وەکو قەرز 375 ملیار و 444 میلیۆن و 189 هزار بووە وەکو کۆی قەرزەکە کە لە 2012 دراوە بەڵام تاکو ئێستا سوویەکی زۆری چۆتە سەر کە سووەکە ئێستا قەبارەکەی گەورەترە لە بڕی قەرزەکە کە 658 ملیار و 63 میلیۆن و 820 هزار سوی چۆتە سەر هەر سێ مانگ جارێک لە سڵ 11 قەرزەکە سووی دەچێتە سەر کۆی گشتی ئەو قەرزەی کە دراوە قەرزەکە 1 تریلیۆن و 33 ملیار و 508 هزار دینار بووە کە دراوە لە ساڵی 2012 بە ناوی قەرزی ئاسانکاری کە قەرزی بازرگانی بوو بە کۆمەڵێک کۆمپانیا دراوە بەڵێ ئێستا ئەوەی کە وەرگیراوەتەوە دیارە ئەو قەرزانە وەکو ئاماژەمان پێکرد لە ماوەی 2012 بۆ 2013 هەوڵدرابەیە وەربگیرابانەوە بەڵام 2 ساڵ نەتوانراوە بەپی یاسای چاکسازیش کە لە مانگی حوتی 2020 چۆتە بواری جێبەجێکردنەوە بەرگێکی یاساکە تایبەتە بەوەی بە گەرانەوەی قەرزەکان بەڵام ئەوی کە تاکو ئێستا وەرگیراوەتەوە لەو قەبارە گەورەی قەرزەکان 51 ملیارە کۆی گشتی قەرزەکە 1 تریلیۆن و 33 ملیارە ئەوەی کە تاکو ئێستا گەڕێنراوەتەوە 51 ملیار و 897 میلیۆن دینارە دیارە 17 ملیاری بە شێوەی کاشە سێچواری فرۆشتنی مڵکە ئەوەی کە خراونەتە ڕاهنەوە یاخود وەکو بارەمتەیەک دانرابوون بەڵێ ئەو قەرزەی کە ماوەتەوە ئێستاوەی کە لای بازرگان و کۆمپانیەکان ماوەتەوە 1 تریلیۆن و 15 ملیار و 764 میلیۆن دینارە کە ماوەتەوە لای وەبەرهێنەکان وەرگرتنەوەی سستە ئەمەش بۆیەوەیە کە کۆمپانیانە کۆمپانیای خەڵکانی کە دەستڕۆشتون یاخود دەسەڵات لە پشتیانە بۆیە ڕێکاری وەرگرتنەوەی قەرزەکان زۆر بە سستی بەرەورە چێ لە کاتێک ئێستا هاوڵاتیەک پارێک سەروی 2 میلیۆن دینار پارەی کارە بە قەرزدار بێ کارەبەی ماڵەکەی دەبڕن ئەگە لە زووترین کاتدا قەرزەکەی نەداتەوە لە فەرمانگە حکوومیەکانیش مامەڵەکەی بۆ ڕای ناکەن بە پێی یاسای چاکسازی کە لە مانگی حوتی 2020 چۆتە بواری جێبەجێکردنەوە بەرگەیەکی یاساکە بازدەوەدەکە باسی قەرزە بازرگانیەکانە پێویستە وەزارەتی دارایی ڕێکاری یاسایی بگرێتە بەر بۆ وەرگرتنەوەی قەرزە بازرگانیەکان پێداچوونەوە بۆ مڵک و ماڵانە بکرێت کە وەکو گەرنتی بۆ دانەوەی ئەم قەرزانە دراون وەکو ئاماژەمان پێکرد لە ماوەی 3 ساڵی ڕابردوو تا ئێستا 51 ملیارێک گەڕێنراوەتەوە کە هەمووشی بە شێوەی کاژ نەبووە شێوازی وەرگرتنەوەی قەرزەکان زۆر سستە گەر ساڵانە 51 ملیارێک وەربگیرێتەوە 90 ساڵی دەوێت هەر ساڵی 51 ملیار وەربگیرێتەوە بۆ وەرگرتنەوەی کۆی قەرزەکان کۆتا بڕگەمان سەبارەت بەو قەرزە کە لای ئێستا لای کۆمپانیەکانە و بەرهێنەرەکانە ئەگەر بدرێتەوە دەتوانێت چی پێ بکرێت دەتوانرێت هەموو ئەو ڕێگانەی پێ تەواو بکرێت بۆنمە تاواکردنی ڕێگای دووسایدی کۆیە هەولێر کە نزیکەی 260 ملیارێکی دەوێت ڕانیە دووکان کە هەموو خۆناغەکانیەوەی کەماوێتی 60 ملیار دینارێکی دەوێت دەربەندی خان سلێمانی 58 ملیاری پێویستە 100 مەتریەکەی سلێمانی نزیکەی 500 ملیاری پێویستە واتە بەو قەرزەی کە لای ئەو بازرگان و کۆمپانیانەیە ئەگەر حکومەت وەری بگرێتەوە بەشی تاواکردنی ئەم ڕێگایان دەکە کە ئێستا بوونەتە ڕێگەی مەرگ